ئەم شەڕڤانانەی یەپەگە بەم ژمارەکەمە بەم بێتفاقیە چۆن توانیان ڕوبڕووی ئەم هێزە زەبەلاحی داعش بنەوە. داعش بە شێوەی حرفی یو هێرشی کردووە بۆ سەر کۆبانی. ئەگەر کۆبانی بگرێ سنووری بە تەواوەتی لەگەڵ تورکیا کرێنەوە. دیارە دوولایەنە، لایەنێکیان استراتیژی داعشە، لایەنەکان استراتیژی تورکیا. بە شێوەیەکی تیۆری پێمان بڵێیت کۆبانێت چی پێوتی؟ ئێمە لە ماوەی نیو سعاتە نزیکەی 10,000 کیلومترمان لە شنگال و زومار و ڕەبیعە و لە تلکێف و لە بەرتلە و لە ناوچەی مووسڵ لە دەستدا. لێرەوە بە چەک ئەتوانی لە ڕێی قاچاق و لە ڕێی ئەم سنوورەوە چەک بگاتە کۆبانی. من بەپێی ئەو معلوماتانی کە لامە هێزێکی پەکەکە توانیانە لە ڕێگەی وشکانیەوە بگەنە کۆبانی. لە حاڵەتی ژیرانی کۆبانیشە ئامادەنی بچنە تورکیاوە، بەڵکو ئامادەن بە هێزی مەفرەزە و گروپ دروستکەن شەڕی پارتیزانی کە لەگەڵ داعشە تا مەرگیش نەسن خاکی تورکیاوە. بەرنامەی تایبەت شەوی پێنجشەممە کاتژمێر 9:05 لە NRTV پێشکەشتان دەکرێت.